ججنا سر سالا زاینی دکوه ناوا ورز زوستان لباشور کردستانه. دوی لباشور کردستان دو ورز زوستان داجی گشتیار وکه هر سی ورزندن. قصدا نافچین باشوری بکن لهمو باجارو کنوه. جبرکو سروشت باشور کردستان بچوار ورزان یه نافداره. او گشتیار جهر چوار ورزان حز دکن. لپشتی 16 اکتبر سال 2017 آستی گشتو گذارو گشتیاران بو باشور کردستان هندک کیم بو. جسادما دجاتی کرنه که آشکرا یا حکومت بغداد گل باشور کردستان و هولیر بتایبتی. جبر وی که ضرر مزن لسر پاری جیانا خلکی کد. جبر که جداهات گشتو گذار بهرک جوه به اکسری دچیتا گیرفانا خلکو هاولاتیان. لچشت خانهان گلک باندور بخرابی هات دیتن. صدامن ویکه ده چند وکیشن و باشترین ریاد چاره سرکرنا جارکدن و جاندنا کرده گشتو گذار لباشور کردستان دورز زوستان دا نمونه هر چوار ورزان ده چهار راکنه سر بین خواه. سروشت باشور کردستان یه نافدار به هر چوار ورزان بو گشت و گوزاره. سر سال دیگه و ناوا ورز زوستانه. آنکو گشت و گوزار زوستانان. دو بیراوریه که مزن دا یا جیهانی دناوا باشور کردستان دا به زوستان جی سپید به جوانیه کدن ده وی هل کفته. سر سالهات و جداهیا گشت و گوزار زوستان و هاوینان بری و پشتی داخستنا فروکخانه و درین سنوری چاوایا. روشا گشتیارن نافخوایی ین باشور کردستان و گشتیارن ناوراستو خواریا عراقه. گشتیارن دروین بیانی جسنور عراقه که دهن ناوا عراقه و دهن تایبت ناوا باشور کردستان ده چه آزدایه. روشا دیوان خانو رستوراندان و جهن گشتیاری به چه آست دهتا خملاندن و کوالتیوان ده چه رجه که نیف دولتی دایه. پیخمت خدمت کردن گشتیاران ده هلکفته که وکه سر سال نو یا سال 2018 انده لباشور کردستانه. حتی هکر مقارنه بکد نقبا او سالی ده و هاوینی ده مثلا نوکادر که زوستانی ده سر سالی و هاوینی ده فرق گلک. سیاحه هاوینی بهتر بون. مطار فكري بون حدود فكري بون خلق دهات وتشوف كيف أخوة أو استراحة أخوة شو دهات أمان زيادة تربو خلق كي مرتاح بول فيري مشكلة نبون أما أنها مثلا يعني مطار قرتيا سينورد نقبة ما بغداد دا جارنا له مشكلة ما دروس دبي قرتيا حدود ما إيرانيا قرتيا تركي جي قالك دربا مشكلة بمدروس دك حتى خلك داخل ده من إقليم كردستاني أما تبيجي بفرق نقبة زفستانا إيصال ده زفستانا بارد جديسة قالك بار قالك يجي إيصال شتر يعني ولكن مقارنة نابة يعني مقارنة نابة شو بسرعة صديق أكيد حفتها يا خواري أو كسيت نكت تنجي أو داخلين راسته چوار فصل كمان هي لكردستانه بس طبعا لتوي عالم ده بوزي هاوين كده لبروی که قطعی کانی دینات شنوا کات کراوتره خالق که زورتر سفر دکن. باز استاج اگه سوال کن لو کاتش دا هند گولات هن کردستان دتوانه مرزک به بوان باهاتن و گولات ایران کنه توانه او حفلانی و کدرو ایرانی هم به است اما مثلا حالیاً لو سال دا هند گشتیار من هل ایران راحتون شونیان حس کرده باشه بسری سال. یعنی او نشانه ده اما او پتانسیل من هی که بیان هنی نیره. بالام هر کاتی دبت هایبتمندی وی بدین. دیسان دگرم ولاتانی دیگه مثلا ولات کو ترکیه و کو اروپا لحر فصله هاتون هندک ریان کردو تو ریان خوش کردو بو او کاسب کارکان هم بو گشیارکان. یعنی با اسعاری دا بازیم برگا خوش کردن و با مطاری باشتر با کوالیتی برستر دتوان ریان پیدن. استا گروتین چیشی که یک گشیار بهت ایرا هاتو چوکیتی. براسیل بناقه هاتو چون نتوانه ویشبکه. بلام مثلا مطعم کوماتون چهار سر من کردو بشی خوام یعنی آوانه که پیوندی لگل مطعم دکن کرده خالقی داره ونده نیره اما او بوچونام بود کن که تاکسی تابعی خوانیم بود نرین دوان دین و ایران نه کان که خوار به برانبر نانگن شونی خوان یا هتلی خوان یعنی مجموعه اشتکه که گشیار دبه هموی هبه
ئەگە بەس مەتعەمی باشمان هەبێ یا هۆتێلی باشمان هەبێ مەتارێکی باشمان هەبێ بە تەنە ناتوانێت چیش وەرگرت لە مۆزوعی ئێمە لە گەشت و گوزار وەکو وەرز و تەنی ئێمە چار وەرزەمان هەیە ئێمە لە پایتەختی گەشتیاری وەختی کە هەولێر هەڵبژاردرا لە ساڵی 2014 کە ئەوەکەی پرۆفایلەکەی کە تەقدیمان کرد لە جامعەی دووەل عەرەبی بە ناوی هەولێر فسوول الأربعة چوار وەرزە طبعا سەرما و زستان و هاوین و ئەوانێتدا بەڵام ئەوەی کە گەشتیار زۆر احتیمال لەسەر دەکا لە عوتڵاتە لەبەر ئەوەی زۆربەی زۆری عوائیلەکان مندارەکانیان کە فترەی خوێندنیان نێ دەتوانن سەفەر بکەن ئێمە هەمومان ئاواینە کە کاتێک کە سەفەر دەکەی ئەگەر بە عائیلی بی دەبی حسابی ئەوەی بکەی عوتڵە بیتن 2-3 سارە زیاتر لەگەڵ لە 2014ەوە لەگەڵ دەستەی گشتی ئەمە لە بواری ئەوەی داینەکە گەشتیاری زستانە بۆ کوردستان ڕابچێشین و چەندین فستیڤاڵش کرا لە چیای کۆڕەکە ئاگدار بن کە لەوێن دەرێ خەڵکانێکی زۆر بەشداری کرد و ساڵانە ئەگەر بەفر هەبی لەو بڕواایە دامە خەڵکانێکی زۆر دێتن لە وەرزی زستانە. ڕۆژە گەشت و گوزارێ بەری 16 ئۆکتۆبەرە ساڵە 2017 و پشتی 16 ئۆکتۆبەرێ چاوا بووە. ئاستا هاتنا گەشتیارên بیانی چەند ji sadê ji sedema rûydanên 16 ئۆکتۆبەرê و daxistina firokexane û deriyên sunûrî li ser başûrê Kurdistanê kêm bûne. ئەگەر بەراوردی ئەم دوو کاتە بکەین جیاوازیەکی زۆر هەیە لە پێش 16 ئۆکتۆبەر بارودۆخی گەشتیاری لە هەرێمی کوردستان پێشوەچوونێکی زۆر باشی بەخۆ دیتبوو بۆ نمونە گریمانەمان کردبوو بۆ ساڵی 2017 2 میلیۆن گەشتیار بێتە هەرێمی کوردستان بەڵام تەنیا هەتا مانجینەوە تا 16 ئۆکتۆبەر زیاتر لە 2 میلیۆن گەشتیار هات کەواتە ئەگەر بەردەوامی هەبایە بارودۆخە پڕ لە خۆشی و ئەمن و ئاسایشەکە و بێکێشە و گرفت باە باوەڕمان وابوو زۆر زیاتر لەمە گەشتیارداتە هەرێمی کوردستان. ئێستا لە دوای ئەم ڕووداوە ئەوەی باشت کرد لە دوای ئەم مێژوە بارودۆخی هەرێمی کوردستان بەو پێی کە ڕێگایەکانی وشکانی و ئاسمانی هەمووی بەسەر هەرێمی کوردستان داخران هەر لە فڕۆکەخانە هەر لە ڕێگای ئاتوچۆ بە گروپی گەشتیاری نەئارامیەکی تەواو کەوتە ناوچەکە وای لێ هاتنی گەشتیاران بە جۆرێک کەم ببی بەرەو سفر بڕوات ئەمەش کاریگەریەکی زۆر سربی کردە سەر شوێنە گەشتیاریەکان و بەشێک لە میوانخانە و بەشێک لە شوێنە گەشتیاریەکان ئەگەر بە کاتیژبی شوێنەکانی کارەکانی خۆیان ڕاگەریانە داخرن ئەگەر ژمارەکە کەمیژبی بەڵام کاریگەریەکی تەواوی لەسەر بازار بە گشتی و لەسەر بازاری گەشتیاری دروست کرد کەسەر مەطعما و ڕێستۆرانتواناگە بۆتە بێژم سەرێ سەدی بەرکی سێ کەسێت نەما خەلکی دەربە کە خەلکی تورکیا بوون خەلکی دەربە ئەوروپی بوون دولە ئەوروپی بوون کەسێت لەڤێرە شولیت کردن ئینوکان هانایەن مەژبەر مەتاری و سەرێ سەدی بەرکی شێزجی خەلکێت عێراقی بوون يعني وقت بغداد ديت بصرة وهناك يبون نها زحمة كان بين يعني صار صديق بركي دهانا بينه أو جي خلك بغدادنا أو كان روج التالي سيطرة بونا داخل بونا وكيد يجي كسنا معه حميد درسان حميد شون خلك درفان هنا ما كارن بين جبر مطاري خلك إيراني بشك باش هبوت أو جي نهانا معتين يعني أو كسي يجي قوتي بيكون الفدري بردامج يعني الفدري بردامه بس كواري السياحة يودي سفقرة إيراني زحمتها ببینک جور سینوریش بگو تنزانه به کی جاکی لیکید و به تنزانه به کی جاکی لیکید هیچ دیگرتن. ئەمن بەس دەتوانم زستانی ئەو ساڵتان لەگەڵ زستانی پار و پێراری خۆمان ئەو کاتێ پار و پێرار دەمانکۆ دوای هاتنی داعش وازەکە زۆر خراپە گەشتیار نەیە بەس دەتوانم لە 2016 و لە 2015 پێتان بڵم ڕێژەی 155 تا 160 دابەزیەوە بەس لەو مەطعەمی خۆم ئاگادارم کە جیرانەکانیش ماوەندیکەش بۆ خۆتان زۆرتر ئاگادارن ئەوانش هەر بۆ پلەی ڕێپۆرتێک هاتووە کە زۆر مەطعەم و هۆتێل داخراون لەو ماوەیەدا
ئەنی نانتوانیەوە سوود وەرکردن لەو ماوەی کە داخراوە ئەوەندە گەشتیارش کە لێرە هەبوو بە تایبەت کوالیتی دادەبەزێ لەسەروەی بە تایبەت بێ ئیشی زیاتر دەبێ و ئەوانە هەموو وەکو زەنجیرێک چاوی لێ بکەن تاکیدەن تەئسیری لەسەر ئیشی ماچداناوە باش ڕفراندۆم ئەو گەمارەوەی ئابوووریە و سیاسی کە عێراق سەپاندی بەسەر هەرێمی کوردستاندا چ لە خاڵی بازگەکان بوو چ لە مەتارەکان بوو چ لە خاڵی سنووریەکان بوو ئەوە بەڕاستی تەسیریەکی سەتاسەتی هەبوو لەسەر کەرتی گەشتیاری لەبەر ئەوەی بۆ هۆی نەهاتنی و کەمبوونەوەی گەشتیار لە کوردستان شوێنە گەشتیاریەکانیش کار و بژانەوەیان بە گەشتیارە کە گەشتیار نەبیتن حتمما سەتاسەت تەسیری دەکاتن بەڵام خۆشببختانە ئێمە لەگە دەستەی گشتی کە لەگەڵ کۆمپانیەکانی خوار و ناوەڕاستی عێراق لە ئیتیساڵاتین لەگەریان و ئەوانش ئامادەکاری خۆیان نیشان دەکەوە گەشتیار بینن لە بۆ هەرێمی کوردستان لەو بۆنەی سەریساری ئێستا لەو دوو ڕۆژەی ئەمە ئاگدارین زیاتر لە 106 تا 170 پاس داخلی هەرێمی کوردستان بوونە هەولێر و دهۆک و سلێمانی هەولێر نزیکەی 70 هەتا 80 پاس داخل بۆ لە بازگەکان کە گەشتیارن هاتیینە ئەوە دەست پێشێکی باشە هیوامان وایە لە 2010 ئەو کەرتە بەرەو باشتر بڕوات. کێمبوونا هاتنا گەشتیارن و ئابلوقەیەن ئابووریên عێراقê li ser herêma Kurdistanê û daxistina firokexane û deriyên sunûrî hevkariya hikûmetê digel kertê taybet çawa bûye? Çi planek dariştiye heta ku vê bargiraniya kêmiya hatina geştyaran bû nava van cihên geşt û guzarî li ser milê xadiyên wan û kertê taybet kêm bibe heta ku xwe li ser piyên xwe bigirin ta ku ev abluqeya bidawî bêt. وەکە ئەو ساڵان ها یان تێدا ئەف شتێت گوچێ بووی دوێ ساڵێدا حکوومەت کە دەریبا کێم کرد سەدی 50 دەریبای و رسوماتا کێم کرد ئەرکاریە بخەلکی ڕێکرد بەس ئەو خەتای حکوومەتی نینە شتێکت هەیە مەسەڵەن ئەرێ کێم کرد بەس دیسە مەسەلەی هەگەر سیاحە نەبێت مەطعەم و کافتریا و گەلێک جهێنە شولی ناکرد بگۆ نەبەس مۆدوعی دەریبەیە هەر رسومەکات دی حکوومەتی لەسەر خۆواجبێک لەسەر خۆ کرد بەشێکی باش سەر خۆ کرد ئەس نابژمەتە سەری 100 بەس ئەمە بەشێکی باش کرد سەر 100 هەفتەی حملێکی گران لە سەرواناکێ ڕاکرد ڕاشتە دەریبا سەری 150 داخست ژوارە رسومە داخست بەلەدیە نەفسشی شتێکە گەلێکی جواناکە ئەرزان کرد لەسەر نووسنیمیش لە ماڵشدا تەئسیری داناوە یعنی بزانە ئەوە شتێک نەم بڵم حتا بزانن لەسەر کابراایەکی هندی هاتوو لە ریشکە تەئسیری داناوە چێبگە بە منێکە کوردم لێرم یا بۆ کەسانی دیکە تاکیدەن ئەو مۆزوع سیاسە تەئسیر دادنێ نە لە عێراق و لە کوردستان لە تاوای دنیاوە هەر کێشێکی سیاسی بە تاکی تەئسیرسە خەڵکەکە و ئابوووریکە و مەتعەم و گەشتیارەکان دادنێ بەڵام ئەگەر بە لۆجیک چاوی لێ بکەی غەڵەتە ئەنی ئەتۆ بێ زەختە شتێکی بکەی وەکوە ئێستا ئەمن و مەتعەمێک لە بەغدایە کێشەمان هەبێ پێکەوە بێنە سەر حکوومەتی عکسەکەشی هەرواترە کاکە کەسی سیاسی کێشەی خوان هەیە میزی گفتەگو هەیە حەلیکن ئەمی کێشەم هەیە لەگەڵ مەتعەمێکی دیکە لە بەغدای لەسەر سمدا دەنێشم لە ئیسپانیای هەمە هەرچوانمە ئەگەر کێشەم لەگەڵ حەکەسەر لەسەر میزی گفتەگو ئەمە تا بەیانێ بڵم ئەو مەتعەمە خراپە ئەو بڵات تۆ باشی حیز دیار ناکە بەڵام لە ڕێیەکی منافسەی دروستی ئابووریدا دەتوانم یەکتر بگرنەوە کوردستانم دەڵێت لەباری ئابووری دەتوانم سەرکەوتوو بم عێراقیش با پێشکەوێ هەنی منافسەی دروست مسابقەیەکی دروستە ریزالتەکەشی شتێکی دروستە ئێمە وەکو کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان کە نوێنەری خاوەن هوتێل و چێشتخانەکانی داوامان کردێ لە لایەنی پەیوەنددار خاوەن هوتێل و چێشتخانەکان و موتێلەکان و شوێنی گەشتیاریەکان لە بن بارێکی زۆر قڕزدان خاستن لەو کات و ساتەدا یەک لە زەریبەی لە ڕسوماتی مۆڵە دەرهێنان لە هەموو بازەکانی کە لە بەلەدیە و ئاو و کارەبا ئەوانە بوویتە بارێکی زۆر قڕز لەسەر خاوەن هوتێلەکان لەسەر خاوەن چێشتخانەکان لەسەر خاوەن شوێنە گەشتیاریەکان لەسەر ئەوانەی کە قەرزیان وەرگرتووە لە حکوومەت ناتوانن بدەنەوە لەسەر ئەوانەی کە کارەبا لۆیان هاتیە
بە مەبلەغەکی زۆر قەرز لەو دەمەی پێیان نادرێتەوە لەبەر ئەوەی ئیشەکان کەم بووە بە نسبەتی زۆر ١٩ کەم بووە. ئێمە داوامان کردێت لایەنی پەیوەندیدار لەگەر بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێریش نووسراومان کردێ بۆ جەنابی وەزیری کارەبا کە لەو فترەی ئەوانەی قەرزی قستی کارەبایان لەسرە 6 مانگێک دوا بخڕێ قەرزەکانیان بۆ ئەوەی هەتا حرەکەچی گەشتیاری دەبی بتوان قەرزەکانیان بدەنەوە و لەگەر دەستەی گشتی گەشت و گوزار نووسراومان کردیە خۆشببختانە جواب درراوە کە لە سنتەری هەولێر 150 هەتا 160 ڕسوماتی مۆڵەت دادەبەزێندرێ و لە دەرەوەی شار لە 160 هەتا 170 کە ڕسوماتەکان کەم بکرێتەوە. بەڵام وەکو کۆمەڵی میوانخانە و شێشتخانەکان نووسراومان لە ئەنجومەنی وەزیران کردێ کە داوامان کردێ لە 1 2017 تاوەکو 31 12 2017 ئەو 4 مانگەی کە خاوەن شوێنە گەشتیاریەکان بەعام زەرمەند بوونە بکرێتن ئەو سار لە باجی زەریبەی لە باجی دەرامەت عفو بکرێت لەبەرەوەی ئەو سارە ڕۆیە دەتوانین لەو ساری 2010 تعویز بکرێنەوە وەکو هاوکاریکردنی ئەو شوێنانە وەکو ئەوەی کە خەڵکەکە بتوانێت متمانەی بە دەستەی بە وەزارەتی گەشت و گوزار و بکاتەوە کەوا هاوکاری خەڵکن یارمەتی خەڵک دەدەن یارمەتی ئەو شوێنانە دەن خاستن ئەو خاوەن هوتێل و چێشتخانانە هەموو سەرمایهدارن پارەی خۆیان هینایتە دەرێ بەگەڕیان خستێ تاوەکو شارەکەی ئاوەدام بکەنەوە تاوەکو میوان سەر لەو شوێنانە بدات و بێتن بە ئیسراحەتی خۆی ناوبسوڕێتەوە. ئێمە لەو ماوەی کە کەوتینەتە ناو ئەم قەیرانە و ئەم نەهامەتیە و ئەو کاریگەریە سلبی کە کەوتۆتە سەرگەشتیاری هەستاین بە بەرنمەیەکی تایبەت پەیوەندیمان بە کۆمپانیاکانی عێراق کرد یەکەم هەنگاومان ئەوە بوو کە دڵنەواییان کەین و پێیان بڵین ئێوە هیچ مەترسیتان لەسەر نییە دەتوانن گەشتیار بینن بۆ هەرێمی کوردستان. بانگی هەولێرمان کردن ئامادەیان دەربڕی ژمارەیە کاتن بەڵام هەمویان نەهاتن. لەبەر ئەوەی هەمویان نەهاتن لە قۆناغی دووەم ئێمە بۆ ئەوی بەردەوام بین وەجبەیەکی تر کار بکەین وەرکشۆپێکی تر دانیشتێکی بکەین شاندێکی ئێمە لە گەشت و گوزار چووە بەغدا و چووە نەجەف لەوێن دەرێ ژمارەیەکی کۆمپانیا دیتن و لەگەر دەستەی گەشت و گوزاری بەغداش لەوێ دانیشت. ئەم دوو هەنگاوە بوونە هۆی ئەوەی کە دڵنەواییشی تەواو بدا بە کۆمپانیاکان و بەو پەیوەندیە گەشتیارەی کە لە نێوان ئێمە و لە نێوان کۆمپانیاکانی عێراق و لە نێوان دەستەی گەشت و گوزاری عێراقەیە هەرچەندە بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق گرژیەکە هەر بەردەوامە و بەردەوام دەبوو بەڵام ئێمە توانیمان لایەنی دەرونی لایەنی بازار و لایەنی هاتوچۆ ئاسایی بکەینەوە و کۆمەڵێک ڕێککەوتنی نوێ بکرێ بۆ ئەوەی گروپی گەشتیاری بەردەوام بێن بۆ هەولێر و بۆ سلێمانی و بۆ شارەکانی تر گەورەترین کێشە لە بەردەم ئەم کارەی ئێمە بریتی بوو لەوەی کە ئاستەنگ لە کاتی هاتن لە ڕێگایەکان هەیە خۆشببختانە ئێستا و ئاستەنگەش نەمایە تا ئەندازەیەکی باش لەلایەک دڵنەوەیماندا کۆمپانیاکان گەشتیار بێنن لەلایەکی تر بە دەستێکی تر هەستین لەگەر شوێنە گەشتیارەکانی خۆمان دڵنەواییش بدەین بەوان کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی ئێوەینە وێ لەسەر پێشنیاری دەستەی گەشت و گوزار وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا بە کەمکردنەوەی ڕسومات بۆ 2010 لە ناو شار لە 150 بۆ شوێنە گەشتیاریەکان و لە دەرەوەی شاریش لە 160 بۆ 7 بە پێی جۆر و بەخی پێی کوالیتی شوێنەکان بڕەکەش دەگۆڕدرێ گرنگەوەیە ئەو هەنگاومان بۆ ئەوەی بوو تاکو لەو نەهامەتی و لەو زەرەر و زیانەی پێیان کەوتووە ئێمەش نەبین جارێکی ببین بەبار قورسی بەڵکو ببین باریوان سوکتر بکەین بێگومان ئەوە کاریگەریەکی زۆر باشی دەبی ئەوە پەیامێک دەبی بۆ ئەوەی ئەوە بەشێکی زۆریان ئیدامە بەکارەکانی خۆیان بەردەوامی بەکارەکانی خۆیان بدەن و وەکەرتی گەشتیاری لە جیاتی ئەوەی دا بتەپی یانە بێتە خوار بەڵکو ئەگەر هیچ نەوێ بڵانسەکەی ڕابگیرێت و دڵنیاشم هەردەستیتەوە چونکە ئەم سەرەسارەی ئێستاکە تێداینە ژمارەیەکی زۆر گەشتیارات ئەو بەڵێنانەی کە باست کرد بەڵێنەکانمان گەیشتە جێ ئێستا زیاتر لە 150 پاس هاتۆتە هەرێمی کوردستان چاوەڕێ دەکرێت زیاتریش ببن ئەمانەش دەبنە پەیامێک جارێکی تر چ لە ڕاگەیاندن چ لەلایەن کۆمپانیەکان دەبنە پەیامێک بۆ شارەکانی دیکە دڵنەواییەک بۆ گەشتیارن کە هەرێمی کوردستان وەکو جاران پێشوازی لە گەشتیارەکات و هیچ کێشەیەکی نییە.
دبه ورز زوستان جلایه هاتنا گشتیارن و هندک کمتر به به صدما بردامیدان به دوام فرمیین حکومی و هبونا قطابخانه و کلی جوزان کویان جعالیه کدن باندورا دجاتیا سیاست عراق لسر آبور هرما کردستان بزقی یا دیاره ارتا چرا دجاتیا عراق لسر داهات تا که کسی و کرت گشت و گوزاری و داهات و چاوا وگریایه آنکو دور جوان صدمین کو گشتیار دورز زوستانان دا قستا هرما کردستانت کن کم کربه باندورا دجاتیا عراق لسر آبوره باشور کردستان چند لسر کرته گشت و گوزار و داهات تاکه کسی و کرته تایبت درست کریه ئەمن بە شخصی خۆم لەو قەبارەیە دانیم کە بە بڕیاری سیاسی دەرکەم ئەمن لەو کەسم کە هاتووم لە ئەو وڵاتەی کە ئەگەر عێراق باوەری هەیە عێراقی یەک پارچەیە ئەمە هاتووم لێرە کەسابەت هەکەم ئەگەر کوردستانی لەسەر فکر دەکەنینی بەشی کوردستان ئەمە لە کوردستانم فەرق ناکە بۆ هەردوو لایەن ئەمن کەسێکم کاسبکارم ئەنی هاتووم ئیسtismarم کردو لە دەرەوە ئەوانە دەبێت ڕێز لەوەی بگرن ینی فەرق ناکە من لایەنێکی سیاسی منێ ئەمن کە هاتووم ئێرە بە گشتی هاتووم نەو شەرق الئەوسەط جا شەرق ئەوسەط تایبەتمەندی خۆی هەیە لە شەرق ئەوسەط گەشتکەتە بدێتنەوە عێراق لە عێراق دەبێتە کوردستان هەر جورێک چاوی لێ بکەن من زەرەر دەکەم و خەڵکی ئەو شارە زەرەر دەکەن خەڵکی ئەو وڵاتی هەرچی ناوی لەسەردادەن ینی ئێستا ئەو کێشەیە ئەمە لە نێهایەتیدا ئێرە دادەخەم و دەڕۆم بەس چێ دەمێنێتەوە دەمێنێتەوە تەواوی ئەو کەسە ئێستا نزیک 42 کەسان لێرە نان دەخۆن ینی بەس 40 شخصن ئەوانش هەشکان ئایلەیەکیان هەیە جا سووری تێدایە ئێرانی تێدایە هەر کەسی تێدا بێ حکوومەتی عێراق گەرخۆی بە خاوەنی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە بە هاوڵاتیانی هەموو عێراق و هەرێمی کوردستانیشەوە بزانێ دەبێ بەردەوام کار ئاسانی بۆ هاوڵاتیانی خۆی بکە بۆ ئەوەی بەرە و خۆش گوزەرانی بڕۆن بەڵام بەداخەوە نەک لە هەرێمی کوردستان تەنانەت ئێمە بەس هەرێمی کوردستان دەبێنین لە ناو خۆشیە حکوومەتی عێراق کێشە و گرفت بۆ هاوڵاتیانی خۆیان دروست دەکەن بۆ نمونە وەرگین شارە سونەکان ئەنبار سلاحەدین مووسڵ نەک ژیان و گوزەرانیان نەما هەمویان ئاوارە و هەمویان لە دەربەدەری دەژین سەریە بەشێکی زۆر نەک هەر سامانیان ڕۆی سەریشیان ڕۆی یعنی هەر ئێمە نینە کورد چەندە دوو ئەوەندەی کورد لە ئاوارەی و لە نەهامەتی دەژین هاتوونەتە هەرێمی کوردستان دەبێ یارمەتی بدرێ یارمەتیان لەسەر ڕادەگیرێ چەندان شارە سونیەکان ڕویان لە بەغدا کرد کاتی خۆی وەکو ئاوارە وەرنەگیران بەڵام هەرێمی کوردستان وەریگرتن لە جیاتی ئەوەی پاداش بدرێنەوە ئەوانیش سزادران و هەرێمی کوردستانی سزادرا هەر ئەوە نا خۆ لە شارەکانی تری شیعەنشینیش ئەی بۆ گروپەکانی جیاز تیارەکانی جیاجیاناوە بەناوە خۆ پیشاندانی ملیۆنی دەکەن و دژی ئەو دەسەڵاتە ڕادەوەستنەوە بۆ دەڵێن ئەوەندە سەروەت و سامان دیار نیە دەبی بە دیار بکەوی کەواتە بابەتەکە تەنیا ئێمە نینە بابەتەکە نەوعیەتی عقلیەتی نەوعیەت و عقلیەتی بەڕێوەبرنی دەسەڵاتە لە ڕووی کارجێڕی و لە ڕووی ئابوووریەوە بۆیە ئێمە بەشێکین لەو قوربانیدانە سەرڕای ئەوەی ئێمە لایەنی نەتەویشمان هەیە ئەویشمان بۆتە هاتوۆتە سەرشان و بارمان قوڕستر بووە. در انجام داویه برنامه آبوری و هفته که هم گهشتن دوی لباشور کردستان خالاش همویان سرکیتر ببیت کتوار لسر ارد باجارن باشور کردستان اویکه حتی که هم بشین تمام جهن بین بدانن جدنگ زاروکان جدنگ گنج و پیران پر بکن جدنگ گشتیار و لوین وانا جوان بکن دوی ام لسر و خاله کوک بن حکومت عراقه دیگل حکومت هولیره پیک و بری نخار تمام پرزگریکین خواهین سیاسیین آبوری چاره سرکن حتی که درین سنوری ونبن فروک خانه ونبن چاره سر نابیش برویه که دوی حکومت لحولیر حکومت لبغدا به هفر لسر یک میز ری نخار شرینیه که پیک و وخون و تمام کشین خواه چاره سرکن
حتی کو جارێک دن دەردورên me ji geştyarên biyanî û navxweyî ji geştyarên Xomalî û ji geştyarên derve pir bibin û careke din aborê Başûrê Kurdistanê geş bibîte ve ev encamê dawiyê yê bername abor yê vê heftê bû an ku bi kurtî divê şirîniyek li ser mêzekê bihête xwarin di nêvbera her du aliyên Bexda û Hewlêrda heta ku careka dê rewş asayî bibîte ve ji bilî vê çareyê çareya din nayete berdest di demên nêzik da ta aboreke din erşad bin.